چیرۆکی و سەرباز ئەمریکی بۆ پاسەوانیکردنی سەددام دانرابوو، بەڵام بوو بە نزیکترین هاوڕێی. بۆچی و سەربازە کاتێک سەددام لە سێدارەدرا بە کوڵ گریا بووی. ئەو دەڵێت وەک ئەوە وا بۆ ئەندامێکی خێزانەکەم بەدەست بدەم. دوای نزیکەی 20 ساڵ لە دەستگیرکردنی سەددام حوسەین لەلایەن هێزەکانی ئەمریکاوە لە کانونی یەکەمی ساڵی 2003 یەکێک لەو سەربازانە بۆ پاسەوانیکردنی دیکتاتۆرەکە دانرابوو، چیرۆکی دروستبوونی دۆستایەتەکەی لەگەڵ سەددامدا دەگێڕێتەوە. بەپێی هەواڵێکی سکای نیوزی بەریتانی لە مانگی ئابی 2006دا ئادەم ڕۆجەرسۆن چەند مەترێک لە سەددام حوسەینەوە دوور بوو کاتێک لە ژوورێکی باڵەخانەی دادگای باڵای عێراق خەوت بوو. ئەو سەربازە ئەمریکیە تاو کات هیچ بڕوای نەدەکرد. ئەو پاسەوانی یەکێک لە خراپترین پیاوەکانی سەر هەساری زەوی بوو، وەک ئەو کات باسی لەوە دەکرا. ئەمریکا لە مانگی ئازاری 2003دا عێراقی داگیر کرد و جۆرج بۆش گوتی دەمانەوێت کۆتایی بە پشتیوانیەکانی سەددام بهێنین بۆ تیرۆر. لەو کاتەدا سەرۆکی عێراق خۆی لەژێر هێرشە ئاسمانی و زەمینیەکانی ئەمریکا ڕزگار کرد و هەڵات. ئەو سەرۆکە هەڵات کە لە ساڵی 1979 حکومڕانی عێراقی دەکرد. دوای چەند مانگێک لە خۆحەشاردان سەرباز ئەمریکیەکان سەددامیان لە کونێکدا دەرهێنا کە بە ئەستەم جێگەی یەک کەسی تێدا دەبوویەوە. ئەم شوێنەش کونێک بوو لە باخچەیەکی شاری تکریت. ئێستا و پیاوە سەر و ڕیش ئاڵۆزا کەلانی کەم بەرپرسە لە کوشتنی نزیکەی 250,000 هاوڵاتی عێراقی و لە بەردەممان وەستاوە بە تاوانی جەنگ، جینۆساید، تاوانی گشت بە مرۆڤایەتی دادگایی دەکرێت. پێشەوەی ببرێتە ژوورێک لە باڵەخانەی دادگای باڵای عێراق، یەکێک لە کۆشکەکانی بۆ کرابووە زیندان. ڕۆجەرسۆنیش لە ڕیزی ئەو 12 سەربازەدا بوو کە لەلایەن ئەمریکاوە بۆ پاسەوانیکردنی ڕاست پێدرابوون. سەرباری ناوبانگی سەددام لە کوشتنی بە کۆمەڵ و شکنجەدان و سەرکوتکردنی ڕەندانە ڕۆجەر بەلایەوە گرنگ نەبوو، چونکە دەیزانی دەبێت پاسەوانی کەسێک بکات کە سەردەمانێک بە قەسابخانەکەی بەغداد ناسرا بوو. ئێستا وا لە ژوورێکدایە و دەستی بە هیچ ڕناگات. دوای چەند مانگێک ڕۆجەر بە تەواوەتی هەستی بەوە کرد کە پێویستی خۆی خەریکە دەبێتە هاوڕێی سەددام، هەرچەندە سەرەتا ڕێگەمان پێ نەدرا بوو بیبینین لە نزیکەوە. بەڵام دوای ماوەیەک دەمان بینی کە دەخەوێت و گوێ لە مۆسیقای ڕۆژئاوایی دەگرێت و ڕۆژنامە دەخوێنێتەوە و کەسێکی زۆر سووریاڵی بوو. ئەو دەڵێت کاتێک پێیان گوتم یەکەم کەس دەبم لە تیمەکە بۆ چاودێریکردنی پرۆسی لە سێدارەدانەکەی دەستم کرد بە گریان. ئەوە بۆ من زۆر ترسناک بوو چونکە دەمزانی ئەو کێیە. ئەو لە چیرۆکەکەی بەردەوام دەبێت و دەڵێت سەرەتای دۆستایەتی سەددام و پاسەوانەکانی کە بە سوپەر 12 ناسرا بوون ئەو کاتە بوو کە بڕیاردرا ئەم 12 کەسە بە بەردەوامی 24 کاتژمێر پاسەوانی سەددام بین. سەرەتا پێمان گوترا مامەڵە لەگەڵ پیاوە مەکەن کە ڕەنگە بەناوبانگترین دیل بێت لە جیهاندا، بەڵام زۆری نەخایاند ئەم یاسایەمان شکاند. ئەو دەڵێت نازانم ئایا سەددام کاریگەری لەسەر ئێمە هەبووە یان نا، بەڵام دڵنیام ئەگەر بۆ ماوەیەکی درێژ لەگەڵ کەسێکدا بژیت ئەوە کارلێک لەگەڵیدا دروست دەبێت. ڕۆجەر دەڵێت سەددام لە یەکێک لە کۆشکەکانی پێشوو خۆی بە ناوی کۆشکی بەرد ڕاگیرا بوو کە دەبوو پاسەوانەکان بە بەردەوامی بیبن بۆ دانیشتنەکانی دادگا. لەو کاتانەشدا گوێمان لە دەنگی هاوەن و تەقینەوە پێکدادانەکان دەبوو. سەددام سەیری ئەمەی دەکرد و پێدەکەنی، هەرگیز نیشانەکانی دڵەڕاوکی پێوە دیار نەبوو. بەردەوام بە پێکەنین و گەڵتەجاریەوە پێی دەگوتین من دەچمە دەرەوە، ئەوان دێن و من دەبن. ڕۆجەر هەرگیز پێی وانە بوو سەددام بەو هەموو تاوانانەی بەسەری دابڕاوە بتوانێت دارام مامەڵە بکات، بەڵام دواتر بە تێپەڕبوونی کات ڕۆجەر دەڵێت سەددام ستەمکارێک بوو پڕ لە نوکتە و قسەی خۆش. ئاڵوگۆڕی دیاری بە وتەی ڕۆجەر پێدەچوو ستەمکارە کۆمەڵکوژەکە لایەنێکی نەرم و نیانتری هەبوو بێت وەک لەوەی وێناکراوە. ئەمەش یارمەتی دەبوو لە دروستکردنی هاوڕێتی لەگەڵیدا لە ماوەی چەند هەفتەیەکدا. ئەو دەڵێت ئێمە چیرۆکمان ئاڵوگۆڕ دەکرد، ئێمە دەمان برد بۆ بینینی خێزانەکەی، ئەوانی شانە و شیرینیان بۆ دەهێنا. ئەو شیرینەی بۆی دەهات لەگەڵ ئێمەدا بەشی دەکرد، دواتریش ئێمە ئەو شتانەمان لەگەڵدا بەش دەکرد کە لە خێزانەکانمانەوە بۆمان دەهات. ڕۆجەر دەڵێت جارێکیان هاوسەرەکەم چەند مۆمێکی بۆن خۆشی بۆ نادەم، بڕیارم دایەکێکیان بدەم بە سەددام، ئەوش لە لایەکی مۆمەکە شارێکی بە زمانی عەرەبی لەسەر نووسی و بۆ کچەکەی نات. ئەو دەڵێت ئەم ڕەفتار و مامەڵەوای لێکردم دیوێکی سەددام ببینم کە خراپ نییە، هەرچەندە دەمزانی خراپە. ئەو کات پیاوێکی تەمەن 69 ساڵ بوو، وە کەسێکی خۆبەزلزان و دیکتاتۆر نەهاتە بەرچاوم. سەددام حوسێن و پەیوەندیەکەی لەگەڵ ڤیدڵ کاسترۆ بە پێی گێڕانەوەکانی ڕۆجەر لە کاتی دانیشتن و پشودانیدا سەددام یاری شەترەنجی دەکرد و سەربازەکانی پێکدا دەدا. لە ڕادیۆکەیەوە گوێ لە مۆسیقای ڕۆژ ئاوایی دەگرت. ئێوارەیەک لە دەرەوە لە شوێنی کات بەسەربردنەکەی دانیشت بوو، جگەرەی دەکێشا. ڕۆجەر دەڵێت ئەلبومێکی وێنەی هەبوو، وێنەکانی پیشاندام و کۆمەڵێک وێنەی لەگەڵ سەرۆکی کوبا ڤیدڵ کاسترۆ گرت بوو. وەسفی ئەو کاتی دەکرد و بەلایەوە بیرەوەریەکی جوان بوو. سەددام لەو کاتەدا گوتی ڤیدڵ کاسترۆ منی فیلمی جگەرەکێشان کرد. ڕۆجەر دەڵێت هەرچەندە سەرسام بووم بە سەددام حوسێن، بەڵام هەمیشە و بیرۆکەی لە بەرچاو گرتووە.
کە سەدام حوسێن کارلێکەرێکی گەورە بووە. بە گوێرەی گێڕانەوەکان هەرگیز نازانرێت ئایا سەدام حوسێن هەستی خۆشەویستی ڕاستەقینی بۆ ڕۆجەرسۆن و باقی سەربازەکانی سوپەر 12 هەبووە یان نا، بەڵام ڕوونا کە سەربازەکان خۆیان پەیوەندیکی قوڵیان لەگەڵ ئەو دیکتاتۆرەدا پەرە پێداوە کە بڕیار بوو دوژمنیان بێت نەوەک دۆست. لە تشرینی دووەمی ساڵی 2006دا دادگایکردنی سەدام حوسێن کۆتایی هاتوو، سزایی لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. هەستم دەکرد بکوژم. ڕۆجەرسۆن لە ناو سەربازانی سوپەر 12دا بووە کە دوای لە سێدارەدانەکە فرمێسکی خەم و پەژاریان بۆ سەدام گشتووە. لە کاتێکدا زۆرێک لە عێراقیەکان خۆیان ئاهەنگیان دەگێڕا بۆ بوونی مەرگی ئەو دیکتاتۆرە دڕندەیە. ڕۆجەرسۆن باسی لە ڕۆژی لە سێدارەدانی سەدام حوسێن کردەوە و دەڵێت ئەوە زۆر کاریگەر بوو. کاتێک سەیرمان دەکرد قژی شانە دەکرد و بە دەوری ژوورەکەدا دەسوڕایەوە. ئەو باش دەیزانی ئەو ڕۆژە چی ڕوودەدات، بەڵام لەبری ئەو ئێمە دڵتەنگ بووین. بە درێژایی ئەو ماوەی باش یەکترمان ناسی و کاتەکانمان بەیەکەوە بەسەر برد. دواتر ڕۆجەرسۆن بە نووسەری کەناڵی سکای نیوزی گوتووە کە لە سێدارەدانی سەدام حوسێن وەک لە دەستدانی ئەندامێکی خێزانەکی بووە و ئاماژەی بەوەش کردووە هەست دەکەم وەک بکوژێکم، وەک ئەوەی پیاوێکم کوشتووە کە لی نزیک بووم و هاوڕێم بووە. ڕۆجەرسۆن کە ئێستا تەمەنی لە چلەکاندایە لەو کاتەوە سوپای ئەمریکای جێهێشتووە و لە ئۆهایۆ دەژی و لەوێ وەک ڕاهێنەری تۆپی پێکار دەکات. ڕۆجەرسۆن خاوەنی کچێکی تەمەن 15 ساڵ و کوڕێکی تەمەن 9 ساڵە لە دوای گەڕانەوەی لە عێراق تووشی نەخۆشی فشاری دەروونی بوو کە بە وتەی خۆی دەگەڕێتەوە بۆ ئەزمموی پاسەوانیکردنی سەدام حوسێن و شاید حەڵی جێبەجێکردنی لە سێدارەدانەکەی.